دیاردەی چەکەڵگرتن و خۆدانەپاڵ حیزب و هێزەکان لە هەرێمی کوردستان کۆتاییان نایەت. ئەوە ژوای کردووە ڕووداوی تاوانکاری لە هەرێمی کوردستان لە هەڵکشانی بەردەوامدا بێت. زۆربەی ئەوانەی بەچەک یا هەر ئەمڕازێکی دیکە تاوان ئەنجام دەدەن پشت بە هێز و حیزب و کەساتیەکان دەبەستن. کاتێکیش دەستگیر دەکرێن بە ڕێگای دیکە هەوڵی چارەسەرکردنی کێشەکانیان بۆ دەدرێت و لە سزای قورس دەرباز دەکرێن. شەوی ڕابردووش لە سلێمانی کەسانێک لە نەخۆشخانەی منداڵانی سلێمانی لەسەر ڕێگری لێکردنیان بۆ چوونە نێو نەخۆشخانەکە چەک بەکاردێن و پۆلیسێک و کارمەندێکی نەخۆشخانەکە بریندار دەکەن. ڕووداوانە چۆن ئەبینی ینی بۆ کۆمەڵی خەڵکی لار و بەربەرەڵا و ئەوە بینین بۆچی بینین ینی ئەوانە کۆمەڵێک کەسن لە هەموو شتێدا بڕاون هەقا ینی حکومەت کار بەدەستان ئەو کەسێک کە غەڵەتێکی واکە لە دەرەوەی شار سیاجێکی ئەمۆ بکاتەوە وەکو کەمپێک دەرزیان دابن هەتا بن بە مرۆڤ دوای بیانەوە ناو کۆمەڵگە بارەوە باشە حلیانە. تا ئێستاش نازنامەی حیزبی بۆ خەڵک دروست دەکرێت و لە کاتی هەڵبژارنەکانیشدا چەک دەبەخشێتەوە. ئەوانەی تاوان ئەنجام دەدەن بێباکن لە یاسا و ڕێساکان وەکو دەوترێت پشت ئەستورن بە تاقم و گروپی حیزبەکان. لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا چەندین ڕووداوی تاوانکاری لە هەولێر و سلێمانی ڕوویان داوە. دوایینیان ڕووداوی تەقکردنەکەی نەخۆشخانەی منداڵانە کە بەڕێوەبەری نەخۆشخانەکەش ئامادە نەبوو وەکو پێویست لەسەر ئەو بابەتە قسە بکات. وڵی ئەو ڕووداوە ئێمە قرار بووی قسە لەسەر نەکەینەوە لە پۆلیسە و لە یاسایە و ئیتر ڕێلەوە یاسای خۆی وەرگرتۆ چاوەڕێوەین کەمیان دۆخی نەخۆشخانەی مناڵان خۆتان بینوتان هەموو تا لێرە ئیترەگەر ئارام نەبێ ئەو لێرە نابوونەوە بە دڵنیاییەوە وەگەرنە ئارام بووە ئێستا لێرە نابوون ئێستا بەردەوام نەخۆشی تابیرێ. بەشێکی زۆر لە یاساناسان هۆکاری ئەم ڕووداوە زۆرانەی کوشتن بۆ ئەوە دەگەڕێنەوە کە سزای لە سێدارەدان هەڵگیراوە. قورسترین سزای بکوژێک بەندکردن و خزمەتکردنیەتی لە بەندینخانە. سووکی سزای تاوانەکانی کوشتن و ڕووداوە تاوانکاریە قێزەونەکان بەوە کار دەزانن بۆ بەردەوامی تاوانەکان لە نێو کۆمەڵگەی کوردی. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.